مسلمان وظيفة لحالات المختلفة بالبشت مسلمان ويت وقتی گەلێک تایفەیەک قەومێک دووچاری کێشە ئەوەن مسلمانەکان ئەوە حالە توانیاناشی پاڵپشتیکەن دڵگەرمیان پێبەن مواسات و دیگەرگەرایی مەسئلەیەکە گشتمان ئێزانین دەتێک مامۆستا فواد و سایری عەزیزەکانە تەسمیممان گرت هەروەک چۆن کەمپەینی بۆ غەزە دروستکریا ئەم جارە بۆ هاوزوانەکان خۆمان کوردە بەغیرەتەکان کە ئایسە زاهرەن هانە سەختی و پەرێشانی و دڵنەگەرانیە کەمپەینێک دروستکەین مەباڵغێک جەمەوکەینەوە ئینشاءالله بعنوان ئەرکی سەرشانمان پاڵپشتیکیان لێکەین دڵیان خۆشحاڵکەین خواتان لێ ڕازی وێ شمارە حەساوەرێک جەدید شمارە کارتێنێک جەدید کە دائەنریێ ئەوە حالەتەوانتان ئاواریزیکەن الله تعالى دڵتان خۆش کات لایکمانە زانین یەکێک لە دەستوراتێکەوە پەروەردگار لە قورئانی عەزیم الشەئنە مەطرحیەکات بەحسی ئینفاق و خەیراتە وأنفقوا في سبيل الله لڕێگەی الله تعالى ئینفاق کەن ئێمە لە ئەوڵا چەند مەرحەلەی لە تاریخ مؤسسەی بەخشینەوە اقداممان کرد بۆ کۆمەک بۆ خەڵکی غەزا ئیتر ارتباتی لە بینمانە دروست بوو و هەروەها شناختێک هەر بە ئەو مناسبەتە و ئیسا لە تێکیانە قسە و ڕایزێنی کریا کە ئەو خەڵکە نیازمەندن و پێمان خۆش بوو ئینشاءالله ڕوومان خست لێوەر بۆ جارێکی تر هەرچەند شرایەتی اقتصادی وڵاتی خۆشمان دەرکەکەین ئەزانین بەڕاستی خەڵک هەن لە سەختیە وەلی ئومیدەست ئینشاءالله ئێمە ئینفاقکەین و ئەڵڵای متعال گوشایشمان بۆ دروستکە وهروها لفزايل الصدقات وما نبي خبرني الله تعالى قرآن فرمي وما أنفقتم من شيء فهو يخلفه هرجتك وإنفاقك الله تعالى جيغي بركاته يعني يوجتي لك إيمان بخاطر خواي جورا ندل دري أكين وإنفاقي أكين ولرخوا أي بخشين الله تعالى وعديك ديك جي بركاته وبهداشي تا حفصو زياتر إن شاء الله بعده